سڵاوتان لێبێت ڤانیا ئیبراهیمم وختەیڤارتان بۆ باس دەکەم. شارەزایەکی کەژناسی داوا لە مامۆستایانی ئاینی دەکات نوێژە بارانە ئەنجام بدەن و دەڵێت پێشبینیەکان بۆ بارانبارین باش ناڵێن. پشتیوان پێنجێنی لە لاپەڕەکانی تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوا لە سەرجەم مامۆستایانی ئاینی دەکات لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و قەزا و ناحیەکان و گوندەکان سبەی هەینی نوێژە بارانە ئەنجام بدەن. دەژڵێت دۆخی پێشبینیەکان بۆ بارانبارین باش ناڵێن چونکە بە گوێرەی پێشبینیەکان لە هەرێمی کوردستان تاوەکو 15 مانگیش بارانبارینی تێدا نییە. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ڕایگەیاند 37253 کەس بە لێبوردنی گشتی ئازاد دەکرێن. بە گوتەی ئەنجومەنەکە دوای جێبەجێکردنی یاسای لێبوردنی گشتی زیاتر لە 40 میلیارد دینار بۆ خەزینەی گشتی دەوڵەت دەگەڕێتەوە. بە گوێرەی وەزارەتی دادی عێراق دوای تاوکردنی ڕێکارە یاساییەکان بەردەوام دەبن لە جێبەجێکردنی ڕێکارەکانی ئازادکردن بۆ ئەو زیندانیانی یاسای لێبوردنی گشتی دایانگرێتەوە. ڕۆژی 21 کانۆنی یەکەمی ئەمساڵ یاسای لێبوردنی گشتی لە پەرلەمانی عێراق بەسەرکرا. بەڕێوەبەری گشتی کۆمپانیای بازرگانی دانەوەڵای عێراق دەڵێت لە ترسی کەم ئاوی وشکە ساڵی گەرمی زیادەی عێراق هەناردەی بازاڕەکانی جیهان ناکەن. حەیدەر کەرعاوی بە ڕۆژنامەی سەباحی نیمچەفەرمی عێراقی گوتووە هەرچەندە عێراق گەرمێکی زۆر زیادەی هەیە و خواستی بازاڕەکانی دەرەوەشی لەسرە بەڵام لە پێناو ئاسایشی خۆراک هەناردەی دەرەوەی ناکەن. ڕۆژنامە عێراقەکە لە زاری بەرپرسانی وەزارەتی پشتیپاڵەوە وڵاوی کردێتەوە بەراورد بە ساڵی پار پانتایی چاندنی گەنمیان بۆ نیوە کەم کردێتەوە.